ئەمریکا بە B2 ئیشی خۆی کردو بلکە ئەتۆمیەکانی بە قسەی خۆی لە ئێران خافور کردووە 1964 ژووری هەواڵ 1964 بە درێژایی دوێنێشەوە ڕووماڵی کردووە هەتاوەکو ئەم بەیانێک کە چی ڕوویداوە بەوەی بۆگمانەکانی ئەمریکاوە چۆن هێرشکراوە لەسەر بنکە ئەتۆمیەکان و ئێستاش لەگەڵ هاوکارم وریا هەنی سەرقاڵی هەر ڕووماڵکردنی بابەتی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران وەڵامدانەوەی ئێران من ئاگام لێ بوو هەرم بەیانێ زووە وریا فەرێکی کۆکردنەوەی تەواوی پارۆرامای ئەو زانیاریانە بوو کە لە شەوەوە ڕوویداوە و هێرشانەی ئەمریکا کردوێتە سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران باوەریا بزان چی کۆ کردوێتەوە و شتی نوێ چییە لە ئێستا سەبارەت بۆ هێرشانە وریا ئەتو ئاگادار بوو کە خەرکی کۆکردنەوەی و زانیاریانە بوو چی ڕوویداشە و ئەمریکا وەشاندی نوێترین زاری و گرنگترین زاریەوەیە کە ئەمریکا شەوی ڕابردوو هاتە ناو شەڵەکەوە دەتوانین بڵین شەڵەکە لەم شەوە دەست پێ کردووە لەبەرەوەی هەردوێنێ بوو دۆناڵد ترامپ 2 هەفتەیدا بە ئێران بۆەوەی لە ماوە 2 هەفتەدا بتوانێت بێتەوە سەر مێزی گفتوگۆ بەڵام ئەم شەو وەکو جۆرێک لە غافڵگیری ئەم شەو جۆرێک لە غافڵگیری بوو ینی بنکە ئەتۆمیەکانی ئێران بە B2 کە دوێنێ و فڕۆکێ لە ئەمریکا و بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێکەوت و ئەم شەو دوێ کاتژمێردوو نیوەوانە هێرشەکان بەسەر بنکە ئەتۆمیەکان دەست پێکردەوە نوێترین زانیاریەکانن لەسەر ئەو بابەتە و دامەزراوی وزەی ئەتۆمی ئێران باس لەوە دەخات کە ئەمە پێشکردنی یاسایی NPT یاسایی نێودەوڵەتیەکانە و لە بەرامبەردا ئێران هەڕەشە دەکات و یەکێکی ژە هەڕەشانە کە پێشتریش کردوێتەوەیە کە ئامانجەکانی ئەمریکا لە ناوچەکە بەس ئەمە شەڕەکە ئۆڵتر ناکاوریا بڕایەوە ینی سە من دوێنێ خوێندنەوەم وا بوو کە B2 ئەو فڕۆکە شە بە حەزە بەلاحەکە بەس ئەمریکا هەیەی دەتوانێت ئەو ناوچانە بتەقێنێتەوە کە بەڕێکەوت خۆی شتێک دیار بوو کە هێرش دەکاتە سەر بنکە ئەتۆمیەکان بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ینی ئایا ئەمریکا یان ئێران بنکەکانی سوپای ئەمریکی لە ناوچەکە بەیامان جەگرێ لە ئەمڕۆوە خۆی یان وەکو دۆناڵد ترامپ گوتی دەبێتە سەر دوای ئەو هێرشانش بێتە سەر مێزی گفتوگۆ بکە پێشتر ئێران و هەموو هێزە وەلایەکانی سەر بە ئێران لە عێراق و ناوچەفە هۆشداریان بە ئەمریکا داوا ئەگەر بێت و تەداخولکە ئەوانش هێرش دەخەنە سەر ئامانجەکانی ئەمریکا یەک لە ئامانجە هەرە سەرێشکانی ئەمریکا لە عێراقەوە بە تایبەتیش لە بەغدا و لە هەولێرکە بۆیە ئەمە بەگەر هێرش بکرێت سەریان بە دوور نازانرێت و ئەمە هەنگایەکە بۆی شەڵەکە فراوانتر بێت بەڕاستی ئاجاب بن لەسەر قسەیەکی تۆ بخوێندنەوە توا بوو بۆ بابەتەکە کە دوای هەفتەیەک شەڕەکە سارد دەبێتەوە و دواتر ڕەنگە بچنە سەر مێزی گفتوگۆ ئەوانە ئێستا دوای ئەگەر بە تەواوەتی یەکلا بکرابێتەوە مەسەلەن ئەو بکات تۆمیانە فۆردۆ نەتەنس ئەسفەهان و شار و ئەوانە خاپور کرابێ ئێران دەبێت گفتوگۆ بکات یان تۆڵی خۆی بکاتەوە یان شەڕەکە بەردەوام کردە ئەمریکا دەڵێت زۆر ناکەم بۆ ئێران باش ئەمریکا دەڵێوانەمان بردومان کردوون و زۆر لەنایان بردوون بەڵام ئەمریکا ئێران قسەیەکی تری هەیە کە توانیویانە پێشتر چۆڵی بکەن و بیگوێزنەوە واتە تەنها دامەزراوەکان بامانگیراون نەک جۆری خودی چاکەکە ینی بۆیە دوو قسەی جیاواتە سەرەوە بابەتدا هەیە بەڵام بەگشتی ئەوەی هەیە ئەنی چاوەڕە دەخێتن بڕەوە جاریشکە شەڵەخ فراوانتر بێت و ناوچەکەش بێت بەیانەیەش پێشەوە ئێستا گفتوگۆی من و تۆ ئێران هێرشی موشەی 27 موشەکی ئێران دڵستی موشک ئیسرائیل دڵ 27 موشک ژمارەیەک خەڵک لە ئیسرائیل بریندار بوون کەم پێش ئێستا سوپای ئیسرائیل داوا کرد و خەڵکانی کە خۆیان لە پەراکان هەشارداوە بێنە دەرەوە لە بەرەو مێتر سینەماوە بۆ خۆ دۆخەکە نازانم وریان ڕێی ڕەنگە جیاوازتر بێت لە من و ڕەنگە هاوڕایش بین کە بە باشی نازانم لەبەرەوە کە فڕۆکەی B2 جوڵەی پێکرا لە ئەمریکاوە ئەمە یەکەوتەوە کام شەوە ئەمریکا کردی بگرن وە ئەوەی کە یعنی کەشتی زەبەلاقە سەربازەکەی ئەمریکا جوڵەی پێکرا بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیسانەوە ئەوش ئەگەرێکە کە لە دوای بردماکردنی ئەم بنکە ئەتۆمیانە ئێران هەرمل نەدا بۆ گفتوگۆ ئەوە ڕەنگە هێرشی فراوان ئەمە دوو جارە هەم لە خەت دانوستانەکاندا کە هێرشرا سەر ئێران هەمیش لەوەی کە دوێنێ دوو هەفتە درا بە ئێران بۆ جارێشکە ئەم جاراشیە واتە هەر دوو جارەکە ئێران غافڵگیر کراوە بۆیە ئەنی بەدیدی منەوەیە کە دوجار دەتوانن مێزی گفتوگۆ و کێشە منلانی خلێگەرە بێز بزەبێت ئەگەر منەمێ ئاواژە بۆش بکەم ینی دوێنێ شەوبریات و ئاگداری دەگی فڕۆکە زۆر لە ناوچەکانی ئاسمانی شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە تایبەت
ئەوە تفی سلێمانی دەبیسترا بەڵام شکر دۆخەکە ئارام بوو تا ئێستا لای خۆمان تا ئێستا ئارامە هەموو شتێک بڵام لەژێر کۆنتڕۆڵ لایە ئەو قسانێکی کە دۆناڵد ترامپ کردوێتی بەرامبەر ئێران ئەگەر بێت و نێنە سەر مێزی گفتوگۆ بە ئاشتیانان بارودۆفە هەڵ نەکرێ ئەوە تراژیدیا ڕوودەدات ئەوە حتمما ئێرانی وڵاتێکی گەورەیە ئەوە ملی نەداوە تا موشکبارانی خۆی بەردەوام کردات ئێمە بەرداوامە بین لە ژووری هەواڵەوە لەگەڵ وریا و تەواوی هاوکارانی کردمان لەم ژوورە خۆ ڕووماڵکردنی کاوتان لەسەر 1964 سا بە سا دوایی گۆڕاکارەکان لەسەر شەڵی ئیسرائیل و ئێران و هاتنە ناوەی ئەمریکا بۆ شەڕەکان لە بازیرەوە بوویەوە دەست بە شووریا نەسوەش